کاک خالید سەرنج و تێبینی ئێوە چییە لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان و دۆخی ئێران بە گشتی لە ڕووی سیاسیەوە ئێستا لەوێ چی دەگوزارێت؟ دۆخی ئێران بە گشتی مەوزوعێکە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەر لە چوارچێوەی ئێران ئەویش بۆ خۆی مەوزوعێکی دیکەیە. ئەوەی لە ئێران ئێستا خەڵک پێیوە سەرقاڵن زۆرتر هەڵبژاردنە لەلایەکی دیکەش تەسیرات و شوێنەواری کۆرۆنا لەسەر ژیانی خەڵک و لە هەمان کاتیشدا کۆمەڵێک کێشە و گرفت کە کۆماری ئیسلامی بۆ خەڵکی دروست کردووە و ئەو کێشانەی کە لە نێو کۆمەلگادا هەیە بە جۆرێک منعکس بووتەوە لە نێو دەسەڵاتی کێشەیەکی زۆر لە گۆڕێدا هەیە هەر لە پەیوەندی لەگەڵ هەڵبژاردندا جەمعێک وەلا دەندرێن و جەمعێک تەئید دەکرێت ئەوە بۆ خۆی کێشەکەی خستۆتە نێو لایەنەکانی جۆرا و جۆری دەسەڵات و کۆماری ئیسلامی موئەسساتی جۆرا و جۆر. ئەوە مەشغەڵەیەکە کە مێدیای ئێرانی بە گشتی و خەڵک پێوە مەشغوڵن لە تەنیشت ئەوەدا هەر ئەوەی ئاماژەم پێدا ژیانی خەڵک لە وەزعێکی زۆر خراپ. باش ئەگەر لە بابەتی هەڵبژاردنەکانی ئێرانەوە دەست بە گفتوگۆکەمان بکەین ئەولەویەتدا نییە. ئەگەر لە بابەتی هەڵبژاردنەکانەوە دەست بە گفتوگۆکەمان بکەین پێگەی کورد لەم هەڵبژاردنەدا چۆن خوێندنەوەی بۆ کراوە؟ هیچ ئاعتیبارێک کراوە بۆ کورد لە ئێران و لە ڕۆژهەڵاتیش بەگشتی؟ بەگشتی لە هەڵبژاردنەکانی ئێراندا مەوزوعێک وەک مەوزوعی کورد بە تایبەتی لە گۆڕێدا نییە. هەڵبژاردنەکانی ئێران یەک بۆ سەرۆک کۆماریە، یەک بۆ مەجلیسی شۆرای ئیسلامیە، یەکیش بۆ شۆراکانە. تاوجێ پەیوەندی بە شۆراکانەوە هەیە تەبیعەتەن شتێکی مەحەلیە خەڵک بە شێوازی مختلف بۆ چوونی جۆرا جۆریان هەیە چون پەیوەندی هەیە بە شارەکەی خۆیان. بەڵام ئەوەندەی پەیوەندی بە ڕیاسەتی جمهوری هەیە کورد یەکەم بە حکمی کورد بوون، دووهەم ئەو بەشە لە کورد کە سونیە لە ڕاستیدا ناتوانێت نەخۆیان کاندید بکەن نەخۆیان دەوێدا ببینەوە. بۆیە ئەوە دەکەوێتە سیاسەتی کەلان. جا لە هەردوو حاڵدا ڕۆژهەڵاتی کوردستان و نەتەوەی کورد بەگشتی لە بوعدی کەلانی مەسئلەکەدا زۆر خۆلەوەدا نابینێتەوە و تەبیعەتەن لە ڕابردووشدا و هەڵبژارنانە قۆناغی جۆرا جۆریان بووە، تایبەتی خۆیان بووە، بۆیە هەمویان وەک یەک نەبووە و کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و حیزبی دموکراتی کوردستانیش بە تەبیعەتی هەر هەڵبژاردنێک هەڵوێست و بۆ چوونی خۆی بووە. لە هەڵبژاردننی ئەخیردا بە لێکدانەوەیەکی بەربەرین و بە لە بەرچاوگرتنی نەزەرات و بۆچوونێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ ئێمە هاتۆ هەروەها دیر و بۆچوونی خەڵکێکی زۆر لە ئێراندا ئەو هەڵبژاردنە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی جاران زۆرتر مهندسی کراوە، زۆرتر بڕیاری لەسەر دراوە، دیسان خەڵکێکی زۆر خۆی تێدا نابینێتەوە و حیزبی دموکراتی کوردستان بە تەبەعیەت لەو واقعیەتە هیچ ڕێگایەکی بۆ نەماوەتەوە کە بەغەیرەوەی کە بە کۆمەڵانی خەڵک بڵە بەشداری ئەو هەڵبژاردنە مەکەن. باشە کاک خالید یانی حیزبە کوردیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا خەریکی چین باس لەوە دەکرێت کە جموجۆڵێکی سیاسی هەیە لە نێوان خود لە تەرەفی حیزبە کوردیەکانەوە ئەم جموجۆڵانە لە چ ئاستێکدانەوە بۆ چین؟ ئەوەندەی پەیوەندی بە جموجۆڵی سیاسیەوە هەیە و نییە بڵێ هەر ئێستاوە هەیە لەو ڕۆژەوە کە حیزبی دموکراتی کوردستان دامەزراوە بە تایبەت دوای ئینقلابی ئیسلامی ئێران و دەستپێکردنی قۆناغێکی دیکە لە ژیانی سیاسی حیزبی دموکرات و ڕوبەڕووبوونەوە لە دژی کۆماری ئیسلامی هەمیشە حیزبی ئێمە لە جموجۆڵی سیاسی تەشکیلاتی دیپلۆماسی تەبلیغاتی و بۆی کە بە جەماوەریکردنی ئەوانە بێت لە مەیداندا بووە. ئەوەی ئێستا جموجۆڵەکە هەوڵی هەموو حیزبەکان بەگشتی بە تایبەت ناوەندی هاوکاری کە حیزبی دموکراتی کوردستانیش ئەندامە لەوێدا ئەوەیە کە چۆن تێبکۆشین بۆ جارێکی دیکە لەسەر مەسەلەی هەڵبژاردن کۆمەک بە ئیزماعێک بکەین لە دژی کۆماری ئیسلامی بۆەوەی کە خەڵکێکی کەمتر لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشداری ئەو هەڵبژاردنە بکەن. هۆیەکەشی ئەوەیە حیزبی دموکراتی کوردستان لە ڕاستیدا وەک حیزبێکی قانونی لەوێ نییە تەنیا دەتوانێت داوا لە خەڵک بکاکە بەشداری ئەو هەڵبژاردنە مەکەن. ئەو هەڵبژاردنە بەگشتی شتێکی بۆ کورد بەگشتی بۆ دموکراسی بۆ مافی کۆمەڵانی خەڵک تێدا نییە بە تایبەت لەلایەن ڕەهبەری ئینقلابی ڕەهبەری کۆماری ئیسلامیەوە مدیریەت کراوە و نەتیجەکەشی تا ڕادەیەکی زۆر ئێستا بەرچاوە کە چی لێ بەسەر دێت. ئێوە چاوەڕوانی چی دەکەن یانی لێسەوە سەرنج و تێبینی خۆتان هەیە لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکان پێ دوایە کە ئەو کەسەی کە لە هەڵبژاردنەکاندا براوە دەبێت چی پێ دەبێت بۆ کورد؟ چاوەڕوانی شتێکی تایبەتی ناکەین هۆیەکەشی ئەوەیە ئەوانەی کە پاڵێوتراون بەگشتی ئەو کەسانن کە
ڕێبەری کۆماری ئیسلامی تەئیدی کردوونە ڕێبەری کۆماری ئیسلامی حەولی داوە ئەوانە ببن بە کاندید و بۆەوەی کە مەجالێکی ڕقابەت هەبێ خەڵکێکی زۆر بە قەولی خۆیان و بە جۆرەی سیاسەتی خۆیان خۆی تێدا بینەوە تەبیعەتەن وایان کردو 6 کاندیدا هەبێ بۆی کرد کاندیدای بە جۆرێک قسە بکە و بە جۆرێک هەڵوێز بگرێ و بە جۆرێک لەسەر یەکتر قسە بکەن بۆەوەی کە ڕۆژی هەڵبژاردن بڕێک گەرم و گوڕی بکەن و خەڵکێکی زۆرتر تێدا بەشدار بێ لەنا هەڵبژارنەکە لە ئێستاوە دیارێ هەر کەسێک لەو جەمعەی کە کاندید کراون و وەلا ڕقابەتەکەدان ئەگەر بیباتەوە هەر ئەو کەسەیە کە لە چوارچێوەی سیاسەتەکانی عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامیدا دەچێتە پێشێ و پێشبینی هیچ شتێکی تایبەتی ناکەین لە ڕاستیدا دوای ڕۆژەکانی هەڵبژاردن. باشەکە خەڵید یعنی لێرەدا پرسیارێک ڕوبەڕووی حیزبە کوردیەکان دەبێتەوە کورد و دموکراسیدا بێتە گۆڕێ. لێرەدا پرسیارێک ڕوبەڕووی حیزبە کوردیەکان دەبێتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەوانەشی کە لە دەروی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا دەژین یعنی ئەم حیزبانە چیان کردەوە بۆ بەدەستێنانی مافەکانی کورد لە ڕۆژهەڵات و بەگشتی لە وڵاتی ئێران تەنها ئەوەیە کە جموجۆڵی سیاسیەکەن یاخود لە ڕێگەی جموجۆڵە سیاسی و سەربازیەکانیان و توانیویانە چی بەدەستبێنن بۆ کورد؟ یەکەمەوە حیزبانە جیاوازن ڕابردووی جیاواز و هەڵوێست و بۆچوونی جیاوازیان هەیە بەڵام ئەوەندەی پەیوەندی بە حیزبی دموکراتی کوردستانەوە هەیە لە ماوەی ژیانی سیاسی خۆیدا زۆر شتی کردو کۆمەجی بە زۆر فەرهەنگ سازی کردو کۆمەجی بەوە کردو کە خەباتی نەتەوایەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە گەشەدا بێ کۆمەجی بەوە کردو کە خەڵک لە بواری سیاسی لە بواری جۆرا و جۆری مەدەنی جەماوەریدا بێتەفاوت نەبن لە سەرخەت بوون کۆڕ و کۆمەڵ دروست بکەن و لە هەمان کاتیشدا حیزبی دموکراتی کوردستان لە ئاستی نێودەوڵەتی هەوڵی داوە مەسەلەی کورد لە بواری جۆرا و جۆردا بێنێتە گۆڕێ و دەکرێ بڵم بەگشتی ئێمە لە علاقاتمان لەگەڵ ئۆپۆزیسیۆنی مخالفی کۆماری ئیسلامی بێتەفاوت نەبووینە علاقاتی باشمان لەگەڵ زۆریان هەیە هەوڵ دەدەین لەگەڵیان بە تەوافق بگەین و لەو تەوافقە بە یەکەوە بتوانین شتێک دروست بکەین بۆ داهاتووی ئێران کە ئێران بە جۆرێک ئیدارە بکرێ و دموکراسی تێدا بێ و نەتەوەی کوردش وەک نەتەوەیەک بە مافەکانی نەتەوایەتی خۆی بگات جاگە کورتی بکەمەوە حزبی دموکرات هەروەچی هەمووی ئێوە دەزانن بە درێژایی ژیانی سیاسی خۆی هەوڵی داوە لە دەرفەتەکان کەڵک وەرگێ هەوڵی داوە لەسەر خەت بێ هەوڵی داوە علاقات و پەیوەندی جەماوەری خۆی کە لەسەر ئەساسیوە دامەزراوە هەر بەهێز بکە و ئەگە زۆر بەڕاشکایی بڵم دوای موشەکبارانی قەڵای حزبی دموکراتی کوردستان دوای 4 ڕۆژ لەسەر داوای حزبی دموکرات و لایەنەکانی دیکە خەڵکە لە ماڵەکانیان مانەوە بوو بە احتراز و چی جدی لە دژی کۆماری ئیسلامی ئەوە دەگەینە کە علاقات و پەیوەندی حزبەکان بەتایبەت حزبی دموکراتی کوردستان لەگەڵ کۆمەڵانی خەڵک وەسیعە بەربەرینە و لێی بێتەفاوت نییە. باشە لە ماوەی ڕابردوودا چەندین جار ینی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ دەربڕینی ناڕزایی خۆپشاندان و گردبوونەوە مانگرتنیان کرد. ئەم خۆپشاندانانە چه دەرەنجامێکی هەبوو سوودی هەبوو بۆ کورد لە ڕۆژهەڵات؟ ئێمە مانگرتن و خۆپێشاندان و احترازەکان دەبێ ئاوای چاو لێ بکەین یەکەم ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەو جۆرەی جەنابیشت ئاماژەت پێدا ئەوە دەگەیەنێ کە لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرڕای دەسەڵاتی مطلقی کۆماری ئیسلامی بەڵام خەبات و تێکۆشان و هەوڵدان و کۆڵنەدان لە گۆڕێدایە ئەوە بۆ خۆی شتێکی باشە ئەنی تۆ مەسئلەکەی دەبێت لەو چوارچێوەدا ببینین ئەوەی کە دەستکەوتی چەند بووە با دەستکەوتی یەکەم ئەوە بووە کە و میلەتە کۆڵنادا دەستکەوتی دووەمی ئەوە بووە کە و خەڵکە زۆرتر لە هەوڵدایە بە شێوازی جۆرا و جۆر خۆی ڕێک بکە خۆی سازمان بدا بێت تەفاوت نەبێ لە بوارەکانی جۆرا و جۆر کەڵک وەربگرێ دەستکەوتی سێهەمی ئەوە بووە ئەقلیەتی کۆڕ و کۆمەڵ دروستکردن لە سیستمی کۆماری ئیسلامی کە بڤێ وا ئاسان نییە لە کوردستان بەخۆشیەوە لە پەرە ئەستاندندایە کۆر و کۆمەڵی مربوط بە ژینگە پارێزی کۆر و کۆمەڵی ئەدەبی فەرهەنگی هەوڵدان لە پێناو زبانی کوردی زبانی دایک هەوڵدان لە پێناو ئەوەی کە هەواهەنگی و لێک نزیکبوونەوەیکی زۆرتر هەبێ بینی لایەنەکانی کوردی لە خەبات و تێکۆشانی خۆیان لە چوارچێوەی مافەکانیاندا ئەوانە ئێمە بەدەستکەوتیان دەزانین بەڵام ئەومان لەبەرچاو بێ دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە لە کوردستان دەسەڵاتی مطلقی هەیە هەموو شوێنی کردو بە مەحدودەیەکی ئەمنیەتی بە زوونێکی ئەمنیەتی تەبیعەتەن بەڕێوەبرنی ئەو ئەرک و کار و تێکۆشانانە ئاسان نییە و بەداخەوە ئیعدام و زیندانی و گرتن و کوشتنیشی بەدوا بووە. لە ڕووی نێودوڵەتیەوە کێ پشتگیری لە کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانەکە تا ئێستا توانراوە پشتگیری نێودوڵەتی بۆ دۆزیەی کورد و بۆ دۆسیەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پێک بهێنرێت دروست ببێ؟ تا ئێستا بەداخەوە کۆمەلگای نێودەوڵەتی بەتایبەت لایەنەکانی ئوروپایی و ئەمریکایی بەگشتی کە
ڕخنە لە ئێران دەگرن و گلەی و گازندیان لە سیاسەتەکانی ئێران هەیە زۆر مەشغوڵن بە کێشەی ناوەچی و کێشەی ئەتۆمی و کێشەی بەرزام یعنی ئەوان زۆرتر بە دوای ئەوەدا هەن کە کۆماری ئیسلامی تێکەڵ بە معادلات و معاملاتێک بێ کە احترام بووە بە قانون و یاساکانی نێودەوڵەتی هەم لە ئاستی نێودەوڵەتی هەم لە ئاستی ناوچەکەدا بنێم بەڵام بەلەبەر چاوگرتنی ڕابردووی خەبات و تێکۆشانی خەڵکی کورد لە کوردستانی ئێران و ئەو شعار و بۆچوونانەی ئێمە هەمانە و هەروەها سیاسەتەکانی حزبی دموکراتی کوردستان بەخۆشیەوە لە ئاستی نێودەوڵەتیدا تێگەیشتنیان لە حزبی دموکرات و خەباتەکەی هەیە ئێمە توانیمانە لەو بوارەدا تەسویرێک یا چهرەیەکی قابلی احتیمال قابلی احتیبار لە خۆمان دروست بکەین بەس ئەوەی کە چەندە ببین بە فاکتۆرێک لە بواری نێودەوڵەتیدا لە دژی کۆماری ئیسلامی احتیاجی بە یەکگرتووی هەیە احتیاجی بە یەکریزی هەیە بۆی کە هەموو لایەکمان لەسەر میکانیزمێک بە تەوافق بگەین بەو جۆرە مەسەلەی کورد بەگشتی لە ئاستی نێودەوڵەتیدا بە شێوەیەکی ڕێک و پێک بێتە پێشێ ئێمە علاقاتمان لەگەڵ زۆر لایەن هەیە هەوڵ دەدەین باشتریش بێ لانیکەم بە کۆمەلگای نێودەوڵەتی دەڵێن ئەگە فکر لە داهاتووی ئێران دەکەنەوە بە هەر شێوەیەک ئەگە قەزیە کورد چارەسەر نەبێ ئێران وا بە ئاسانی ئەمنیەت و ئارامیش و ئاسایش بەخۆ نابینێ بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی دەبێ مەسەلەی کورد لە بەرنامەکانی خۆیاندا ئەوەندەی ممکنە لە قەزیە ئێراندا زینەفە بکەن. سپاس بۆ خالید عزیزی سکرتێری حزبی دموکراتی کوردستان سپاس بۆ ئەوەی کە میوانی ناوین بوون لە ناحیەی شۆڕژ لە